گرد و خمار سرمە بۆ چاوانبم دڕب و داڵی شاکەکان سەوتەن و ڕێی کاربم پیرۆز بێت ڕۆژی ئاڵا ڕۆژی ناساندنی نەتەوەیەک بە هەموو دەوروبەری بە گەلەکانی تر و ئاڵا ڕەمزێکە پێویستە هەموو گەلێک بوونی هەبێت ینی بەهۆی ئاڵاوە ناسرێم نەتەوەیە و زەرورە لە ژێرم ئاڵایەیە کۆمەڵە دروشم دەرخێن کە نەوەکان هەست بە ئاسوودەی و خۆشگوزەرانیکەن لە ژێری ئەم ئاڵایەیە و هیواخوازم ئەم ئاڵایە بێتە نیشانەیەک بۆ دەرکەوتنی ئاسۆی خۆری ئاسۆ و بێتە هۆی خۆشگوزەرانی و ژیانێکی خۆش بۆ هەموو تاکێکی ئەم میلەتە. پەیامی من ئەوەیە ئەم ئاڵایە ئاڵایەک تاک نییە، ئاڵای هەموو تاکێکی کوردە. پێویستە بەرپرسەکان کاربەدەستان لە ژێرم ئاڵایە بۆ بەرژەوەندی و تا مەسلحەتیەتی خۆیان کارێک نەکەن کە نەوەکانیان وەکو بڵێم بێز بکەنەوە لە بوونی ئەم ئاڵایە لە ناساندنی لە وەکو کە ئەچیتە شوێنێک و مەسەلەن نەوەیەک تاکێکی ئەم کۆمەڵگایە لە هەر شوێنێک کە شانازی بکە بۆ ئاڵایەوە ینی ژیانێکی هەبێ بتوانێت لە ژێرم ئاڵایە هەست بە ئەمان بکات و داوان لێ یەکەم بەهۆی ئەم ئاڵایەوە بەرژەوەندەکانی خۆیان لەسەر بەرژەوەندەکانی میلەتەوە نەخەن. داواکارم کارێ بکەن کە هەمویان لە ژێرم ئاڵایە یەکگرتوو بن و تەبا بن و خۆشەویستی دروستکەن لە نێوان هەموو تاکێکی کوردستانەدا. ئاڵا ڕەمزی هەر نەتەوەیەکە لە دنیاە هەموو نەتەوەیەک ڕەمزێکی خۆی هەیە کە ئاڵایە. ئێمەژ بۆ قوتابخانەی بەمەوە بۆ بەرزڕاگررتنی ئەم یادە بڕیارمانە ئەمڕۆ ئەم مەڕاستیمە ڕێک بخەین بۆ بەرزڕاگررتنی ئاڵای کوردستان و تەواوی چالاکیەکانی کە دامان نابووکو پێشانگا و کاریشانەوەکانمان هەمووی لەم ڕۆژیان مایش کردووە. داواکەم هەر لە هەر تاکێک ڕێزی ئاڵاکەی خۆی بگرێت لە هەموو دام و دەستگا حکومیەکان ئەم ڕۆژە یاد بکرێتەوە و ئاڵا وەکو پیرۆزی خۆی سیر بکرێت. شاڵی جوانە فیلمون و بۆ